بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خۆی گەورەتان لەبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم خۆی گەورە دەرفەتی پێداین کە لاڵقێکی دیکە هاتینەوە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست لە بەرنامەی دوانگەی خەڵک بۆ وەرگرتنی سەرنج و بۆ وەرگرتنی ڕای ئێوەی خۆشەویست لەسەر تەور و بابەتەکانی ڕۆژ کە لە هەرێمی کوردستان دەگوزارێن و ڕۆژانە ڕوودەدەن. بەڕێزان، تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک تاکەی ئاهاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەرگەی ئەم قەیرانانە دەگرن کە بەرەوکی هاوڵاتیانیان گرتووە، بەرەوکی لە نەسیاسیەکانی گرتووە، ئەم قەیرانانەی کە بەدوای یەکتردا دێن و کورد وتەنی قەیران بە قەیران دەڵێ خۆت لادەوە هاتم و ماوەی 4 ساڵ و بگرە پێشتریش بەر لە 4 ساڵی ڕابردووش قەیرانەکان سەریان دەرکێشا بوو و هاتبوونە دەر. بەڵام پرسیاری جەوهەری لێرەدا ئەوەیە کە ئێوە دەتوانن سەرنجی خۆتانی لەسەر دەرببڕن تاکەی هاوڵاتیان لەگەڵ ئەم قەیرانە بەردەوام دەبن، تاکەی بەرگە دەگرن لە ئەگەری بەرگەنەگرتنی ئەم قەیرانانەی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە هاوڵاتی دەتوانێت چی بکە. ئێوە دەتوانن سەرنج و کۆمنتەکانی خۆتان لەسەر ئەم تەوەرەیە بخەنە ڕوو لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت. دەمەوێت بەرلەوەی کا پەیوەندیەکانی ئێوەی خۆشەویست وەربگرم، ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نووسیوتانە. فاخر حەمەسایی دەڵێت خەڵک بەرگەی قەیرانی زیاتریش دەگرێت. کەمال عەلی دەڵێت تا خەڵک بێدەنگ بن ئەمان قەیرانی زیاتر بۆ هەرێمی کوردستان دروست دەکەن. سورکێ و تاڵیب دەڵێت بۆ شتێک هەیە لە کوردستان کە پێی بوترێت قەیران، پرسیارێکی جەوهەری لێرەدا دێتە پێشەوە، ئەویش ئەوەیە ئایا ئەمانەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت بە فیعلی قەیرانن یاخود قەیرانی دروستکرا و قەیرانی بە ئەن قەزدا هێنراون و ئەمانە جۆرێکن لە بیدعای قەیران لە هەرێمی کوردستان بۆەوەی کە کاتی پێ بەسەر ببرێت و بۆەوەی کە ئەو تیجارەت و بازرگانی کە دەوترێت دەکرێت بکرێت لەلایەن ئەو جۆرە کەسانەوە. حەمەکەریم دەڵێت ئەوان بەس ئاگان لە بەرژەوەندی و ژیانی خۆیانە و مەبەستیان خەڵک نییە. شارۆ هیوا دەڵێت خەڵک دەنگێکی لەسەر بوونەیدا ئێستا دەبێت بەرگەی هەموو شتێک بگرێت. ئالان سایی دەڵێت پێویستە سنوورێک بۆ ئەم حکوومەتە پڕقەیراناویەتدا بندرێت. هێمن عەزیز دەڵێت دەسەڵات هیچ باکی بەو قەیرانە نییە چونکە خۆیان ناگرێتەوە. کامەران سابری دەڵێ خەڵک ڕاتوە لەسەر قەیران دەبێت وەریا بکرێنەوە. ئەما یەکێکە لەو بابەتە جەوهەریانە، ئایا هاوڵاتیان چۆن وەریا بکرێنەوە، بە چ میکانیزمێک هاوڵاتی وەریا بکرێتەوە. لە ساڵانی ڕابردوو لە هەشتاکان وە لە مێژوو پێشتریش لە زۆربەی گەلان کاتێک کە دەسەڵاتێکی ستەمکار دەهاتە سەر تەختی پاشایەتی، هاوڵاتیان بیریان لە جۆرێک لە شۆڕش دەکردەوە بۆی کە بەسەر ئەم ستەمکار و زاڵمانەدا سەرکەون. بەڵام ئەوەی کە لە سەردەمی ئەمڕۆدا دەگوزارێت شتەکان بەم جۆرە نییە و دیکتاتۆرێتەکان بە فۆرمێکی دیکە هاتوونەتە گۆڕبۆیە ناکرێ وڵاتیان بەم جۆرەی ڕابردوو بیر بکەنەوە. قسەی جەوهەری ئەوەیە کە وڵاتی دەبێت کە بیر لە حاڵی خۆی بکاتەوە تا بیر لە پەروەردەی منداڵەکانیان بکاتەوە جیلێک پێ بگێنن بۆ ئەوەی کە لە داهاتوودا چەند ساڵێکی دیکە ئەوان کەسانی خەمخۆر بن بۆ گەل و نیشتیمانیان و بۆ هاوڵاتیانی هەژار. کاک ئەحمەد لەکوێوە لەگەڵمانەکەم پەیوەندی ئەماڵخەیە لە پێنجوێنی خۆشەویستەوە لەگەڵمانە. کاک ئەحمەد سڵاوت لێبێت، فەرموو. ئەم کاتەوە باش هەموو کاتێکتان باش. زۆر سپاس. فەرموون. وەڵی ئەم قەیرانانە قەیران لەسەر قەیران زیاد کات. ئێمە وەکو پێشمەرگە تایتێ لە مەرزی باشماغ ئیشمان کردووە، کێشەمان نەبوو لە مەرزی باشماغ و سیاڕەن ئەبێ ئیش نەکەن. 450,000 معاسمانێ باش 450,000 200,000 بەکرێخانوە ئەی چی بە ماڵم ناو حیث باکیان نییە لە خەڵک قەیران لەسەر قەیرانەیە نەپێشۆ. ئێمە لەوێ ڕۆژانە بەشی سەوز و میوەگە و پێراکرد باز بوو ئەویش ناوم. باش کاک ئەحمەد، پێتان وایە کە هاوڵاتیان تاکەی بەرگەی ئەم قەیرانانە دەگرێت ئەگەر بێت و ئەوە 4 ساڵمان بەڕێ کرد بە ئومێدەوە کۆمەڵێک بیان و هەبوو بۆ دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان شەڕی داعش کە تیرۆرێکی جیهانی بوو ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ لەسەر دەستی پێشمەرگە قارەمانەکان تێکشکێنراوە و ئێستا داعش لە عێراقدا بەگشتی و وەکو جیرانی هەرێمی کوردستانیش نەماوە کۆمەڵێک قەیرانی ئابووری نەناردنی بودجە
ئەمانە لە ئێستادا تاڕادەیەک نەماون سیاسەکان ئەگەر مەبەستیان بێت دەتوانن بودجەیەکی پێویست بۆ ژیانی هاوڵاتیان لە بەغدا وەربگرن. ئەم بیانوانە نەماوە. ئایا ئێستا کاتی چییە پێویستە کە حکوومەت چی بۆ هاوڵاتیان بکات؟ وەڵی خەڵک تاوە بێزار بووە. خەڵک تاوە بێزار بووە حەقا حکوومەت بچێتە بە خۆیان ئاوا نابێت. یعنی 2019 تاکید بە لە 2019 خراپترە بێت، 2020 لە 2019 خراپترە بێت. ئاوا بڕوا هیچ باکیان نییە لە خەڵک نازانم تاکە ئێمە قبوڵەکات. بەڵێ. سپاس بۆ کاک ئەحمەد لە پێنجوێنەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی تو. ئامینە خان لە سلێمانیەوە لەگەڵمانە. ئامینە خان سڵاوتان لێبێت. سەرنج و تێبینی بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. ئامینە خان سڵاوتان لێبێت. سڵاوی خۆی گەورە لە ئێوە. سەرنجیەوە چێ لەسەر تەوەری بەرنامەکە هاوڵاتیان تاکەی بەرگەی ئەم قەیرانە یەک لە دوای یەکانە دەگرن کە بەرەوکی هاوڵاتیانی گرتووە. ئامینە خان وڵی خەڵق نازانێت چ بکە بەڕێز دەکەم هیچ ڕێگە چارێک نەمەوە ئەمانە بۆ خەڵقەی نەکەن. ئەنی خەڵقت چی بکە نازانێت خۆی چ بکە بەسەریە چی با بۆ خەڵقەی نەکەن ئەمانە نازان چی بەتەمای چین یعنی بەتەمای مردنی ئەمانە نامرن چۆن قەی ناکرێت چۆن غیرەت بخۆیان چۆن ڕێگە بەخۆیان لەدەر ئەمە بکەن بۆ خەڵقە ئاخرەکە خەڵقەنە بوونێ ئەوەندە کێ هات ئەوە چی بوو کە کاتی خۆی کە هاتنەوانێ قەینە نابێت هەزە وێزان تابێت نابێت هەزە لە خوا بترسن با بە خۆ وڵاتی کافران لەخوا ناترسن بەڵام وجدانیان هەیە بەڵام عەدالەتیان هەیە یعنی چی بۆ خەڵقەی خەڵقە نازانێت بە حیا و ناموسی فرۆش خۆی کوش خۆی سووتان خۆی لە ناوبێر هیچ شتێک نەما بۆ خەڵقەی نەکەن بۆچی دەسەڵاتدارانی ئێمە ئامینە خان بۆچی دەسەڵاتدارانی ئێمە وەک دەوترێت کە باکیان هاوڵاتیان نییە لەگەڵەوەی کە وڵات بە سیستماتیک و وڵاتانی دیکە بەڕێوە ناچێت لە خەمی خەڵکی هەژار و کەم دەرامەتیشدانین ئەوە تا لەم مانگی ڕێبەندانە لەم سەرما و بەرەو چلەی زستان دەڕۆین وەکو لە کوردەواری خۆمان دەڵێن ئەوان بیر لە هاوڵاتیانی هەژار ناکەنەوە تەنانەت بەرمیلێک نەوتیان پێڕەوا نابینن لە کاتێکدا کە لە وەرزی سەرماداین کارەبا بە هاوڵاتیان ڕەوا نابینن ئەوان شوێنی نیشتەجێبوونێکی باش کە شایستەی زۆر لەوە زیاترن هاوڵاتیان ئەمان پێی ڕەوا نابینن پرسیارەکە ئەوەی ئەوان بۆچی خەمساردن بۆچی بەم شێوەیە بیر دەکەنەوە والله بەڕێزەکەم کەس نازانێ یعنی ئەوان بۆچی وا لەو خەڵقەکان یعنی ئەوان کەس نازانێت چیەکەن فێرعون چیەکە نیوەی ئەم بەش نەکردبوو بۆ خەڵقە يعني تو بردسر أفهم وشر الصاباني من لدي خود غازي خود نوتو خود بابا صدق حكمتي بعد ماني بدي نوت بتشار دينار 5 دينار غازي بيك دينار بس السماني أكردي تاني آزادي قلتو أبي بدوش منها تيجي دلولي أبيش خوناي بدو هذا بدرك كلها وكنا هاد معلومنا لك يا قلتي آزادي بس محمد رجع معنا تندي كوجلو لنا وده تندي دار كيمياء باران ده كان ئامینە خان ئازادی بەسە بۆی کە وڵاتیان خۆش بژین وتم بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە ئەوان تەنها ئازادیەکان بە خەڵک داوە تەنها هاوڵاتی لەم هەرێمەدا بە ئازادی قسەکردن ئەویش زۆر جار چوارچێوە بۆ دادەن ئازادی چی وەڵا گەبڵێک پشتی چاتان بدرێت بەخوا شەوی نیوەسەوە بیجابۆ بەنەدەرەوە ئازادی چی پێوە ئازادیە وتە وەڵای شەواتە میشمان بدور هەرۆبا قەسەم بەخوا دەسەڵاتی هەوا هەناسەر هەبووە نەیانە دایکی ئەمە بەس دەسەڵاتیان نییە باشە لەگەڵ هەموو ئەوانەدا هاوڵاتی تاکەی دەتوانێت لەگەڵ ئەم هەموو قەیرانە یەک لە دوای یەکانە هەڵبکات وڵای هەموو زاڵم مستەمکارێ هەموو زاڵم مستەمکارێ خۆی گەورە ماوەیە دڵی هەموو زاڵم مستەمکارێ خۆی گەورە ماوەیە دڵی گۆشت دەکات تا یا بە تاوی ئەیگرێ یا عەقڵە بێ و ئەگەڕێتانێ بەڵام ئیتر لەبەر لە گەڕانەوە لەچر ئەمانە ئینشەڵڵا خۆی گەورە بەباشییان گرێم جارە بەڵێ سپاس بۆ ئامینە لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک پێشەوە لە قەڵاتزیەوە لەگەڵمانە کاک پێشەوە سڵاوتان لەبێت حکومەت بۆچی خەمساردە لە ئاستی ئەم هەموو قەیرانانەی کە بەسەر هاوڵاتیان و بەسەر هەرێمەکە دادێن والله برای بەڕێزم خەڵک بۆ خۆی بەسەر خۆی دێنێ بەندێکی کوردی هەیە دەڵێ زۆر شیاوە زۆر گونجاوە بۆ ئەو میلەتەی ئێمە دەڵێ کە مریشی خۆڵ بەسەر خۆی دانەکە چێ بەسەریدا بکە بەڕاستی ئەو میلەتەی ئێمە بۆ خۆی
چەکی بۆ هەڵگرتوون دیفاع لە بنەماڵەکانیان دەکەن لە سنوورەکانی دەسەڵاتی ئەوان دەکەن بڵێ ئەمە سنووری کوردستانمان پاراز لە ڕژێمی بەعس و لە حەشد شەعبی و نازام لە شوێن کەچی ئەوان هەرواش بازرگانی بە خوێنی ئێمەوە دەکەن و بە ڕۆڵەکانی ئەو میلەتەیەوە دەکەن و کەرکووک فرۆشان لە شەو ڕۆژێکدا کەس نەیزانی بوو شەڕی داعشان پێکردین نەنزانی بوو ئەو ڕۆکانەش بەڕاستی سیاسەتیان ڕوون و ئاشکرا نییە دەمان خاپڕێنن کادیرانی یەکتر دیل بە دیل و جاش بە داشیان پێ دەکەن بەڕاستی دەبێ میلەت بۆ خۆی لە خۆی وەپرسێ میلەت دەبێ هۆشیار بێ بەڵام بەڕاستی ئەو میلەتە پێویستی بە هۆشیارکردنەوەیشی ڕاستەقینە هەیە بەڕاستی ئەو میلەتە دەبێ بە خۆی دابچێتەوە خۆشەس نێتەوە موچەکە دەبا خەڵێکەیت و جیرانەکە زکی من تێر بێ با جیرانەکەم بمرێ لە برسان بەڕاستی سباینە تۆش دەگاتە تۆش ئەو مردنە کاک پێشەوە بەڕێستان ئاماژەتان بەوە کرد پندێکی کوردیتان هێنایەوە کە مریشێک خۆی خۆڵ بەسەری خۆی دانەکە کەس بەسەری داناکات مەبەستە کە هاوڵاتیان خۆیان ئەم جۆرە دەسەڵاتداریان لە هەرێمی کوردستان بەدڵە بۆیە خۆیان هەڵیان بژاردون وە ئێستاش ئەم شین و ڕۆڕۆی ناوێ بە فیعلی دەبێت تەحەمولی ئەم وەزع بکەن بەتاکید ڕاستە قسەکەی جەنابەت جوانشی کردەوە بۆ میلەتە ئەمە خزمەمەیە دەڵام کاکە وەرە خوا هیدایەتە وەرە برا واز بێنە لەو دەسەڵاتە واز بێنە لەو شتە بە نەوتینە چەکداری ئەو ئیزبە ئەو دەسەڵاتە ئەو کۆمپانیا ئەو بنەماڵەیە نەوتینێ بۆ منداڵەکانی بۆ ڕۆڵەکانی کەچی وەختە بڵام شادەی پێدێنێ بە ئێمە دەڵێ دەبێت دەست پێش ئەو جەنجا ناوی سەرکردەکانی ئێمە بێنە نەعوذ بالله وەفیرعەونە بەڵێ ئەم جۆرە لە بیرکردنەوەی لەناو هەموو هێز و لانە سیاسەکاندا بە بڕێکی جیاواز هەیە بەڕاستی بەداخەوە بۆ هاوڵاتی بۆ تاک لە کۆمەڵگەدا کە ئەمە بیرکردنەوەی بێ هەموو هێزە سیاسیانەی کە لە هەر وڵاتێک دروست دەبن نەک لە هەرێمی کوردستان ئامانجیان کۆمەڵک پرەنسیپە کە لە کۆتاییدا ئەم پرەنسیبانە لە خزمەتی هاوڵاتیاندایە و لە خزمەتی خۆشکردنی ژیانی هاوڵاتیاندایە واتە تاک لە هەموو هێزێک مقدەسترە بەڕاستی هیچ تاکێکی هیچ حزبێک نابێ هیچ شخصێک لە سەرکردایەتی حزبەکەی و تاواکو خوارەوە بە مقدەسی بزانێت وە بە پێویستی بزانێت بەڵام ئەمانە لەناو هەموو جۆرە هێز و لانە سیاسێکدا هەنەوەی کە بەڕێسە ئاماژەتان پێکرد کاک یوسف لە هەولێرەوە لەگەڵمانەکە یوسف فەرموون کاک یوسف سڵاوتان لەبێ کاک یوسف بەڕێستان سەرنجتان چییە لە سەرتەوەری بەرنامەکە بۆچی یاخود تاکەی هاوڵاتیان بەرگەی ئەم قەیرانە یەک لە دوای یەکانە دەگرن کە بەسەر هاوڵاتیان دەهێنرێت والله هاوڵاتی بەڵێ کاک یوسف بەردەوام بە هاوڵاتی بەخۆی ئەوەی پێخۆشە بەخۆی ئەو قەیران و ئەوەی پێخۆشە ئەگەنا هەتاوە چەند سارە قەیران لە دوو قەیران لە دوو قەیران هەتا گانجانە ئەو ڕۆژ مشکلی خەرکی لەلایەک کارەبان نیە لەلایەک بەنزین نیە لەلایەک کێشەی ئیش و کار و کاسبیان لە خەرچیەوە کردێ وەکی داشی دامانەی بە خەرچی دەکەن خەکەکە بەس مشغوڵ بیتن و ئاگای لەوان نەمینێتن باش هاوڵاتی تاکەی تەحەمولی ئەمانە دەکات کە زۆر جار دەوترێت ئەمانە هاوڵاتی بەقێ چ بکاتن یەکجارکە هاوڵاتی چ بکات قسەی دەکات و سبەینێکە قسەی دەکەی ئەوڕۆ قسەی دەکەی سبەینێکە دەیگریت و فردا دەزیدێ نابێ قسەی بکەیتەوە وەنیا زۆر باشە بەڵێ بەڵام هاوڵاتی ئەگەر بێت و ئەم قەیرانەیەک لە دوایەکانە بەردەوام بێت وە ژیانی بەردەوام لە تەنگی و چاڵەمەییدا بێت پێویستە بیر لە بەدیل بکەنەوە بەدیلیش وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەمانە نییە کە لە ساڵانی ڕابردوو بە شێوازێکی دیکە بە فۆرمێکی دیکە بیریان لێ دەکردەوە بەدیل ئەوەیە کە هاوڵاتی نەوەیەکی ڕۆشنبیر و چاوکراوە دروست بکە بەوەی کە لە داهاتوودا باشتر نەمن ئایا باشتر من لەمانە ئایا هاوڵاتی بە فیعلی لە خەمی داهاتووی خۆی و منداڵەکانیدایە هاوڵاتی لە خەوی خۆی منداڵەکەی داوی چ بکاتن ئێستا ئەو قەیرانە ئێستا ئەوەندەتان بە یەک ڕۆژی سبەینە چارەسەری بکەن بەڵێ سپاس بۆ کاک یوسف لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێزیشتان کاک حەمەڕەشید لە ژاراوەوە لەگەڵمانە کاک حەمەڕەشید سڵاوتان لێبێت سەرنجی بەڕێستان دەست خۆش وڵی تەوەرەکە ئەم جوانە ڕای چێشام بەنەزەر نەبووم پەیوەندی بکەم سپاس زۆر سپاس بۆ بە دوای سەرەداوەکەیدا نەگەڕین ئێمە خۆشحاڵین هاوڕێی هەمیشەیی بەرنامەی دوانگەی خەڵک کاک حەمەڕەشید فەرموون بۆ بە دوای سەرەداوەکەیدا نەگەڕین سەرەداوەکەی کوێیە ئاخر سەرەداوەکە
بیسەرانی ئەوەی کە تۆزێ هەستی سیاسی بێ فەرق پێ دەکا ئەمە دووبەرە دروست بووە بەڵێ بەرەیەکی چاکسازی کە داوای چاکسازی دەکا بەرەیەکی دەوە دەبینین حکم دەکا و حکومەکەی ئاوا دەکا ناشکرێ خۆمە ئاوا دەسەوەسان ڕاوەستین بۆ بنەڵێن ئەو حیزبانەی کە داوای چاکسازی دەکەن بۆ ناتوانن یەکتر بگرن بەدەسەڵات بن تا ئێرە شۆ ئەو میلەتە چاری نەماوە خۆ هەمومان هەڵخوای میلەتەکەین کاک حەمەڕەشید شۆڕشی فەڕەنسا کاتی خۆی کە دەڵێن دروست بوو زۆر هۆکار هەبوون و زۆر بیئەی بۆ خوڵقێنرا بوو بەڵام ئەوە بۆ کە خاوڵاتیان یەکێک لە هۆکارەکان نەبووە زۆر جا و چیرۆکە دەجیاترێتەوە کە چوون بۆ لای پاشای ئەو کاتە و توێتی نان نییە پسکیت بخۆنی تر لەمەوە شۆڕش چۆن دەڵی گەڵپەی سند و ئەم فەڕەنسای کرد بە دایکی حەزارەت و دایکی دیموکراسی و لەناو یەکێتی ئەوروپادا دائیمان سەری بەرزە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد بەرەی دەسەڵاتە بەرەیەکیش ناوی لە خۆی ناوە بەرەی چاکسازی کە هەندێک جار باز لەوە دەکرێت ئەم بەرەیە تا ڕادەیەک لاواز بۆ بەرەی چاکسازی ئایا ئێستا کاتی ئەوە نییە کە هاوڵاتی خۆی کە داینەمەوی شۆڕشەیەک لە دوایەکەکانی ڕابردوو بووە گەنجان ڕۆشنبیران مامۆستانی ئاینی مامۆستانی زانکۆ قوتابیان کە لە هەموو شۆڕشەیەک لە دوایەکەکان داینەمەوی هەموو گۆڕانکاریەکان و سربەستی و سربەخۆی گەلی کورد بوون لە ڕابردوودا ئەوانە بیرێک لە داهاتووی ئەم گەلە بکەنەوە چی دیکە داهاتووی ئەم گەلە نەدەنا چارەنووسی ئەم گەلە نەدەنە ئەو نوخبەی کە لە دەسەڵاتن و ئەوانەشی کە دژاتی دەسەڵات دەکەن و زۆر جار باس لەوە دەکرێت کە ڕەنگە کۆمەڵێک مەساڵحشیان بەیەکەوە بێت پێویستە زەروریە زۆر جار بەحکم کردووە زۆر جار لەو کەناڵە پیرۆزەوە لە کەناڵەکانی تریشەوە داوام لە ئیران کردووە داوام لە داوام لە کۆمەڵگەی مەدەنی کردووە بەڵام کاکە میلەتەکەدا بەش بۆ بەسەر دووبەرەدا بڕین و نەڕێین ئەوڕۆ ئەو میلەتا چاوساغی دنیا هەروایە تێگەیشتی دەبێت چاوساغێک ببێ پێش قەدەمی ئەو میلەتەی بێها تەماشاکە ڕووی جوحمەیەک دەکەی جەماعەتێک دەکەی کە مامۆستا لە فاتحات دەخوێنین ئەگەر مامۆستا پێشەکە فاتحاکەی نەخوێنی دەکەیان کرد لە خۆیەوە دەست پێ بکرا پێویستە بخەڵکێکی چاوساغ لە پێ من نامەم بە ناخۆشی و شەڕ و خەراخوا لە خۆسە خوێنبستن ئەم ئەو حیزبانی دی چاوەڕوانی چی دەکەن بۆم هەڵێت کاکە کاک حەمەڕەشید لە هەرێمی کوردستان کێشەی نەبوونی ئیمامێکمان هەیە بۆی پێشمام کەوێ من وای دەبینم بە سەرنجی من ئەوەندە زۆرن ئیمامەکان هاوڵاتیان نازانن کامیان پێشخەن بۆ ئەو پێشڕەویە یعنی لەو بینەدا وەکو گوندێکی فرەکوێخای لە هاتووە شوێخەکان ئەوەندە زۆر بوون بۆیە وڵاتەکە ئارامی بەخۆیەوە نابینێت ئاخر خۆیانێک لا ناکەنەوە خۆیانێک لا ناکەنەوە ئەوانەی بەرەی سیاسەتێک بۆ کەسێک لا نابنەوە کاکە هەموومان دیتمان تێگەیشتی بۆ خۆمان لەوانەیە چاودێک بووبین لەسەر چندۆکاری دەنگدان ئەم خەڵکە سەتا شەستی نەهات بۆ دەنگدان لەسەر چ بوو توڕەیی عەلەوەی دابوو کە ئەم خەڵکە نازانی ڕۆژکە ئەیکە هەر نەبێت کاکە دەسەڵاتیش هەر خۆلا واتێک لە سێرەیەکی دێوە نەهاتووە هەر ئەو میلەتەیە تێگەیشتی هەر کوڕی ئێمەیە هەر خزمی ئێمەیە کەسکاری ئێمەیە ئابە شێوەیە حکمی پێ دەکەن تێگەیشتی جا زۆرداریە چاکسازیە خراپەکاریە پێ دەکەن بەڵام بۆ ئەمە یەکتر نەگرین بە هەموومانەوە بڕین وەرە تا ئێرە بەسە تەحموڵ نەماوە تێگەیشتی وە جەمسەرەکانیش لەکوێوەن با بە دوواداچوونی بۆ بکەین سەرەداوەکەی ببینینەوە بە شێوەیەکی جوان لەگەڵ دەسەڵاتدا بنیشین کاکە سنوورەکە حەز دەکانە سنووردارە تاکە ئەو میلەتەی وانێ دەکەن باڕێگان لە برادرانم نەگرم و دەستخۆشی لێ دەکەم سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان کاک حەمەڕەشید لە ژاراوە بەو هیوای کە سەرەداوی کێشەکان بدۆزرێتەوە هەر چەند داوانەی کە شارەزان وە ئەهلی مختصن لەم بوارەدا دەزان سەرەداوی کێشەکان لە کوێن وە ڕیشەی قوڵی ئەم قەیرانانە لەکوێوە هاتوون بەڵام چارەسەرەکان ئەمە وەکو سەرەتانێکی لاتوە بەداخەوە ئەستەما کا کارزان لە چەمچەماڵەوە لەگەڵمانە کا کارزان سڵاوتان لەبێت سەرنجی زۆر سپاس وەڵار حەزم بەکاریکەم لە بەرنامەکەتانە سپاس بۆ بەڕێستان خۆشحاڵین کا کارزان سەرنجی ئەوە چیە لەسەر هاوڵاتی سەفکە و هاوڵاتی بێتە سەرخەت و ئەی
ئۆپۆزیسیۆن وەک ئێوە وەک گۆڕان وەک کۆمەڵ وەک لەوەی ئێوە چیەکەن کاک کارزان لە ماوەکانی ڕابردوودا ئەم هێزانە دیار بووە کە بەرامبەر دەسەڵات بەرێکیان دروست کردو و زۆر جار پێویستیان با پاڵپشتی هاوڵاتیان بووە هەندێک جار هاوڵاتیانیان لە پشت بوون و هەندێک جاریش وەک هەڵبژاردنەکەی ڕابردوو بەرەی چاکسازی تا ڕادێک پشتی لاواز بووە ئێستا لە ساحەکە داوان دەبینین بەڵام هاوڵاتی خۆی دەتوانێت هاوڵاتی بە تەنها هاوڵاتی لێ قلێ لەوێ هەتا خڕەبی ئەگەر یەکی ئۆپۆزیسیۆنێکی بە قووەجانێکێک لە ئەوین پێشنیارێکان نەکا لە پێشانویان ڕێنوێنێکیان نەکە هاوڵاتی تاک چی بۆ ئەکرێت هیچی بۆ ناکرێت بە دەنگدانی شەکەی دەنگدان تەزویرەکەن هیچی سادەی نییە لە دەنگدار بترازیە وەکو ئۆپۆزیسیۆن ئەگەر ڕێنوێنیان نەکا و یەکێ پێشی نەکەوێت هاوڵاتی تاک خڕ نەکا ئەم بچێتە بەر بارەکە ئەو چێتە بەر بارەکەی کوژن و لە لاگەڕێتەوە ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی کارا پێشیان بکەوێت لە ئەو کارانەیەوە نییە شەرت نییە بەڵام کاک کارزان زۆر جار کە خۆپیشاندانەکان و خۆڕسک دەکران و هێزوولانە سیاسەکان دەچوونە ناو خۆپیشاندانەکانەوە زۆر جار گلەی ئەوە باشرا داوای حەقی هاوڵاتی بکەن لە پێشیانەوە داوای ڕوخاندنی حکومەت نەکەن داوای حەقی هاوڵاتیان بکەن لە پێشیانەوە لەبەرەوەی هاوڵاتیانیش دوایی بە دەنگدانیش دوای ئەوە گەر حەقیان زیادێ ئەزانن چێ پشتیوانی لێکردن لە دەنگدانەکەی هاوکاریانە زۆر جار کە خۆپیشاندانەکان دەکرێن و هێزە ئۆپۆزیسیۆنەکان و کەسایەتی ناو هێزەکان دەچن بۆ ناو خۆپیشاندانەکان دەوترێەوەن سواری شەپۆلەکە دەبن گەل بەچە ئاقارێکدا ڕۆیشت بۆی خۆیان بمێننەوە لەو حاڵتانەدا دەچنە ناویان و ئەم گلەیان لێ دەکرێت بەڵام ئێستا هاوڵاتی نییە کاسبی نییە هیچ نییە خەڵکە یەکێ مەعاشێکێ بێ سەری خۆی کچکردو مەعاشەکە خوا تۆزێ باشتر بۆ یەکێ پێشمەرگەیەک ئاسایشە مامۆسایە ئەوەکەی کە مەعاشخۆر نییە هیچی بۆ ناکرێ نازە هاوار بۆ چێ بەرێت هیچ لایەکە با هیچ نییە هیچ کاتش نییە بیکە هیچ لێ بیکە بەڵێ سپاس بۆ کاک کارزان لە چەمچەماڵەوە سپاس بۆ پەیوەندی بەڕێستان ئەوین خان لە کەلارەوە لەگەڵمانە ئەوین خان سڵاوتان لێبێت بەڕێستان سەرنجتان چییە لە سەرتەوەری بەرنامەکە فەرموون ئێوارەی بەڕێزیشتان باش لەسەرتەوەری بەرنامەکە تا و کاتیکەم حکومەتە لە حکوم بێت قەیران لەبەر داوامیدا دەبێت قەیرانی سەرەکی لە هەرێمی کوردستان سیاسەتە لەبەرەوەی ئەگەر لێنە سیاسەکان ڕێستۆن ئەتوان قەیران لە هەرێمی کوردستان نەهێڵن و قەیران تەنها بۆ خەڵکی فەقیر و هەژارە چونکە کوردستان لە دوو چین پێت هاتووە چینێکی بەرزە و چینەکەی دیگەی نسبە من دەڵێم باوکایەتی وەها ناکرێت ئەگەر نابوو چی خەڵکی حاڵی لەم کاتەدایە و هەروەها ئەگەر نەبوو چی هەڵویستی خەڵک هەڵویستی نییە بەرامبەری هیوادارم ئەم حکومەتە هیوادارم حکومەتی داهاتوو ئەم قەیرانە نەچارە پێستان تۆ هاوڵاتیەک پێتان وایە کە حکومەتی داهاتوو ئەو هیوای کە بەڕێستان هەتانە دەیهێنێتە دی ئەم قەیرانە چارەسەر دەکات هیوایەکمان هەیە بە زۆریش نا لەبەرەوەی تاوانیش لە خەڵکدا هەیە ئەتوانی لە هەڵبژاردننی داهاتوودا کە لە ئومێدەکەتان لەسەر چی هەڵبژاردنیان کردبوو ئەم دەسەڵاتە حکومەتی ئەم دەسەڵات دەتوانێت ئەم حکومەتۆن دەسەڵاتە نەهێنەکە بێتەوە قەیرانی دێوازی ئەم خەڵکە ئەوین خان ئەم جۆرە ئومێدەی لای تۆیە لای هەندێک هاوڵاتیانی دیکە جارجار باز دەکرێت ئەمانە لەسەر چی هەڵچنراون ئایا بارودۆخی ناوچەکە بەگشتی یعنی مەبەستم هەرێمی کوردستان و عێراق و خۆرهەڵاتی ناوەڕاست دەبینین بەرەو باشی دەڕوا و هەرێمیش لەگەڵ ئەو باشی یاخود نەخێر سیاسیەکان وان لێ چاوەڕوان دەکرێت کە نخبەی تازەکە بێنە سەردەسەڵات ئەوان باشیکەن نەخێر هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی باشە بووە لایەنە سیاسیەکان خەڵکە حکومەت ئاوەلیەکە ئەناخۆ هەرێمی کوردستان بەلایەنێکی باشە ڕۆ لەگەڵ دەوڵەتەکانی دیکەدا و لە ڕووی داراییشەوە حکومەت هەرێمی کوردستان قەیرانی بەس لە ڕووی داراییەوە نییە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی پەروەردەوە هەروەها زۆرشتی ترش قەیرانی لە ڕووی هەموو شتێکەوە هەیە ئەم کاتەی ئەوی سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ ئەوین خان لە کەلارەوە سپاس کاگ عومەر لە هەولێرەوە لەگەڵمانە کاگ عومەر سڵاوتان لێبێت سەرنجەکانی بەڕێستان فەرموون ئێوارەیەوە باش باشی دەستخۆشی بەرنامەکە دەکەم سپاس ممنون بەس وەڵی تەوەرەشی جوانە
يعني براسي أمن هم سبب كيدا قرين موسى حكمتي يعني بس تبون نمن حكو حاولات أو شاري يعني بو ما يتسمعن يكري خاني ندايا يعني سمعوا من الله هم دواء دقيقة للسلمان يعني لو تبدأت يستاني وأتاكو إسام صوبكم لو ما ريتينا كرجا إستا والله ما قصر لي قلت لكم يعني من دار ما هم اللي بنزينا إلى السلمان باشقيناك أما درين يجي داريا في لا منطقة سليماني كفي كلارو أنا نفس التدريب بيان دستبدك لولا هولي حتى إسام تنصال نفس موضوع كاكا ما حشكينا هذا من لقيتي كاكا هنا تكيام بدني نفس کاک عمر بەڕێستان ئیش و کارتان چییە لە هەولێر؟ والله من تابعش حمل ما حربانه مهمولا دريك نزان هوليري حربانه مهبوبين حربانه كالشارواني يوم هو يتفان سلمان دي حربانه كالي بديما يعني براسي ساعة خانه كشم ساو بوشي لي كدم قوتي مادام حربانه كان لي قلتي والله خرج شيء لبو من دارك كم كريا إذا شكرا أنه كنا من خلنا تكيف زين كاكا تهاتي مون سيما ديك وانا خوشن ليش والله تاقم مدن بطارها بقى دمان خرج نا إن شاء الله كاك عمر بمجورة كاك عمر إن شاء الله بمجورة إن شاء الله بمجورة نابي كاك عمر أمانة ناخوشية كاك عمر أمانة كمالك ناخوشين روجانا بروكي هريكك لا إما دقريتوا إن مع الأسر يسرى إن شاء الله لدواي أم ناخوشي ديت والله قلت مع خزانة كم قلت مربكين أبدا محافظة يعني لكم أبدا يعني وكيني والجانا مديداني لو خاطري خواك كلهم بدي سرباري والدنيا عشان يتصلوا كل من هيك فقير وفقارك عشان يشتيا أو هم بيم أو هم ميانا شيء يتصلوا كل من كاكا خوالنا وصوتان ده يا ربي خوالنا وصام بخوايا کاک عمر ئەگەر هاوکارانم جوان لە دەنگی تۆ بێت تەمەنا دەکەم کە ژمارەی مۆبایلەکەی کاک عومەر حەزم دەکرد کە دانەخرابایەوە ژمارەی مۆبایلەکان وەرگرتبە بەڵکو لە ڕێگەیەکەوە ئەمسالی وەکو کاک عومەر و زۆرێکی دیکە لە هاوڵاتیان هەن کە لەم سەرمای زستانە بەڕاستی بەدەست سەرماوە دەناڵێنن پارەی کرینی جلیکانێک نەوتیان نییە بەڕاستی ئەم ململانێ ناشەریفیانەی کە لە نێوان هێز و لانە سیاسیەکاندایە کە هیچیان پەنا بۆ چاکسازی نابن زۆر جار ئەوەی لێ دەکەوێتەوە ئەم هاوڵاتیانە دەبن بە قوربانی لە کاتێکدا هاوڵاتی ئاگای لێ نییە لە ماڵی خۆی وەکو شامی شەریف سەیر دەکا کەچی نازانێت ئەم قوربەسەری و ئەم دەردەسەری کە بەسەر هاوڵاتانی چینی خوارەوەدا دێت هەمووی شەڕەکەی هی شوێنێکی دیکەیە ئەم زەرگەی کە سیاسیەکان لە خوانی دەدەن زۆر جار کە دەوترێت تینەکە بۆ شێخ دێ بەڵام لێرەدا تینەکە بۆ هاوڵاتی خوارەوە دێت ئەوە تا کاک عومەر و دایانی وەکو کاک عومەریش لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەن کە جلیکانێک نەوتیان نییە بۆی کە خۆیان و ماڵ و منداڵی پێ گەرم بکەنەوە تەمەنا دەکەم هاوکارانم ژمارەکەی کاک عومەر وەربگرن کاک نیاز لە هەولێرەوە لەگەڵمانە کاک نیاز فەرموون ئێوارەتان باش برا ئێوارەی بەڕێزیشتان والله من بالنسبة أو كاك عمري كوابيس تلفوني كر زور متأثر بوم بس خواي أو كاك عمرا إن شاء الله مالو منالي أو بربرساني كواب بربرسن لو قيرانا رسواي دنيا وقيامت يانكا وكو منالا كان صدام حسين وبحثي كان يانكا يعني ولا لو غلاطي فر خير وبركات بيت فر لنود بيت فر لبارة بيت كابرايكي أو هذا سر شاشة تلفزيون بونود بقري سر صوايك بو بارتي ويكتي سر صوايك بو أو حزب إسلامي أنا كواب ناو خوان كدوتا إسلامو كوا هيك موقفي كانية يعني استاك أو معارضية كواحدين سر شاشة قطع كان ولا يما أو ها بعضان بو كان خلق خوش يعني بالرابطة ثانية خلق رقيلة الصلاة دعوة نركان لمعارضات كمعارضات دروء كان راسنا كان لبر بوست أو بزمع كان أجينا موقفي إنسانية كوا تسجيري خلق بكان دراكم كاك عمر كاك عمر موقفي واتن جل دنجي منها كاك عمر أو تارسري شيء أو خلق بكان دراكم کاک عزیز جوێتان لە دەنگی منە عزیز نیاز کاک نیاز ببوورە کاک نیاز ناوکەتانم لای خۆم نانووسی بوو
ئەمەی کە ئەم هاوڵاتیە بەم جۆرە تەلەفۆنی کرد کە بۆ نەوت وەک بەڕێستانە گوێبیستی بوون هەزارانی دیکە هەیە بەڵام بە هەزارها هەیە نانی نییە یعنی لە خێر و بەرەکەتە کاکە ئێوە بۆ موقستان نییە. کاک نیاز دابەشکردنی نەوت کە ئەرکی حکوومەتە و لە ناو حکوومەتیشدا زۆرینەی کە دابەش ناکرێت پشکی خەتایەکە بەرەو هێزانە دەکەوێت کە زۆرینەی حکوومەتیان پێکێناوە. ئایا لێرەدا چێ بە دەرەزەیەک تاوانبارە؟ هەموو هێزەکان تاوانبارن یاخود بە دەرەجەیەک بێمەوقیفن بێهەستن بێشعورن بەڵام کاکە معارەزە زۆر لەوان بێهەست و بێشعورترە کاتێک کە سوڵتەیان ئەدرێتێ هیچ دەنگیان نامێنێ. پارتی وێکێتی شامی شەریفن و زۆر باشن حکوومەت قەیرانی نییە حکوومەت دز نییە حکوومەت وانە بەڵام کاتێک کە لە پۆستا دەرەکرێن و لە حکوومەتا دەرەکرێن هەزار قسەی ناشرین بەو حکوومەتە ئەڵێن کاکە چۆن ئێوەش خەتاتان نییە ئێوەش خەتاتان هەیە هەموو معارەزە هەمووی خەتای هەیە بە دەرەجەیەک خەڵک بدرجة يك خلق خطايتي شو خلق هيس موقفي نية كم عندهم باري بريكس موقفي نية موسى موظفين أبريكس موقفي نية نوت نادري كهرباء نادري عاون نادري خلق تجدور تاوان بارا براكب بلام كسنية فيش ربي أو خلق بكا بلا سباس بو كاك أما هتاكي إستا من كابراك من أواري بارتي ملو هوليرا من قساكم من زمان مناقرم بلام خلقك هي الرسواية استاكم جوينة من الديالي ولا يدعو لخد كاكا إما همومان كردين خو كسمان بعسينين وكسمان حزمان لينية ساركي تر حكمي عرب بقررتونا وما نا بلام أم تاوانا أما تاوانا دي بلي تاوانا بلا سباس قسەکانی بەڕێستان تا ڕادێکی زۆر لەگەڵ قسەکانی بەڕێستانم کاک نیاز بەفیعلی ئێمە کە دەسەڵاتدارانمان هەڵەیەکیان کردەوێ بڵین ئەمە هەڵەیە تەنانەت لە ناو حەزبەکەی خۆماندا کە قیادە سەرکردات یاخود لووتکەی هەڕەمەکە کە هەڵەی کردەوێ بڵێ ئەمە هەڵەیە بەڵام بەداخەوە هاوڵاتیان ئەمڕۆ بەشێکیان ئەوەندە حەزیان لە کۆیلاتی و ئەوەندە حەزیان بە ڕسواتیە لەگەڵ ڕێزم بۆ ژیانی خوان لەوەیە سەرکردەکەی سەرۆکەکەی حەزی لەم زۆرە خۆڕسواکردنە نەبێ بەڵام دەڵێ گەورم نا من هەردەوێ بە ڕسوایی لە بەردەستی تۆدا بم ئەمەی کە دەڵێم تەنها لە ناو هێز ولانێک چوارچێوەی حەزبێکدانە لە ناو هەموو حەزبەکان ئەم جۆرە هەیە بۆیە هەرگیز مرۆڤ نابێ لەوتنی قسەی ڕاست سەڵ بکاتەوە. سپاس بۆ پەیوەندی و سەرنجەکانی بەڕێستان. بەڕێزان دەمەوێت هەندێک لەو کۆمنتانەی کە ئێوەی خۆشەویست کاک محەممەد لە سەرچاوەوە هاوکارانم دەڵێن پێش خوێنەوەی کۆمنتەکان وەری بگرێت. کاک محەممەد سڵاوتان لەبێت سەرنجەکانی بەڕێستان چیە؟ زۆر سپاس. کاک محەممەد بەڵەجیان زۆر سپاس. سەرنجی ئەوە چیە لە سەرتەوەری بەرنامەکە؟ هاوڵاتیان تاکەی بەرگەی خەیرانی نەبوونی ئاو کارەبا سوتەمەنی شوێنی نیشتەجێبوون کە بەشێکی زۆری هاوڵاتیان لە کرێچێتیدا دەژین نەبوونی موچە زیادبوونی زەریبا نازانم چی و ئەمانە دەکرێت لە هەرێمی کوردستان هاوڵاتی تاکەی لەگەڵ ئەم وەزانە هەڵدەکات. چۆنە براجانەکەم دەستخۆشی و بەرنامەیە لێ دەکەم بەڵام ئەوەی من تێبگەم پێم وایە باشترین حل بۆ ئەو وڵاتەی باشترین حل بۆ ئەو خەڵکی ئەوەیە بەڕاستی ینی کەو کەسەی دەکەم مەبەستم ئەوە نێ بڵێم من لە ئەنگلی هیچ حیزبێک بووم بەڵام باشترینشت ئەوەی بۆ ئەو خەڵکەی هەر هەمومان بەیەکەوە ببین بە پارتی چونکە باشترین حیزب بۆ ئەو وڵاتەی پارتیە ئەوەی کە ئێوەش دەیڵێن ئەوەی کە گۆڕان دەیڵێ ئەوەی کە یەکگرتوو کە هەتا دوێنێ هەرچی قەیرانی ئەو کوردستانی 1995 پەیوەندی بەیەکگرتوویەوە هەبوو ئێستا درامە قەیرانەکانمان بۆ دەکا بەش خۆ خەڵەتاندن و خەڵک خەڵەتاندنە ئەوەی جەنابتان دەیڵێن ئەوەی کە لە کاتی ناشتنی جەنابی کاگنۆشیروانی بە پیاوی مەرناو دەبرا ببوورە ئەگەر ڕێگەم پێ بدەیت ئێستا فەلەقاژێتی ئێستا نازانێت چۆن پێی بڵێن وەرە بۆ ناو دەسەڵات و بۆ ناو حکوومەت بەڕاستی حەیفە میلەتێک دواتان کەوت خەڵکێک باوەڕی پێتان کرد دەنجی پێدان بەڵام هەمووتان بوونە سەبەب بۆ ئەو وەزعیکە و خەڵکی تێدا بە قەناعەتی من بەڕەئی من ئەوەی سەرچاوەی ئەو کێشە و نەهامەتیانێ بۆ ئەو خەڵکەی ئەو حیزبانن کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن و خۆیان بە نوێنەری خەڵک دەزان و خۆ پێیان وایە
لەگەڵ شەقامدان و لەگە خەڵکی کەم دەرامەت و خەڵکی بەرهێنەدان. کاک محەممەد زۆر باشە. ئەم سەرنجەی بەڕێستان وتان تا ڕادەیەکی زۆر بۆ نمونە من گەر لەگەڵ ئێوە هاوڕا بم بەڵام بەو مەرجەی کە لە سنووری زۆنی سەوز ئەگەر بۆ نمونە پارتی بیوێت عقوبەی خەڵکی ئەم ناوچەیە بدات ئەو کاتە دەڵێن بەڵێ ئەم قەیرانانەی کە بەسەر هاوڵاتیان دادێن هۆکارەکەی ئەوە لە بەرامبەر ئەم کارانەی کە لەم زۆنەوە دەکرێن ئەوان کاردانەوەیان برسیکردنی هاوڵاتیانە. بەڵام دابەشنەکردنی نەوت لە زۆنی زەردیشدا لە هەولێر وا لە دهۆکدا و نەبوونی ئاو کارەبا لە سەر تاسەری هەرێمی کوردستاندا نەبوونی هەلی کار دانەمەزراندنی گەنجان هاوڵاتی هەیە لە 2008ەوە لە 2009ەوە تەخەڕوجی کردووە تاکێم وڵاتە تاوکو ئێستا بێ ئیش و بێکارە یعنی ڕێژەی بێکاری ئەوەندە زیاد بووە لە هەرێمی کوردستان. ئای ئەمانە هۆکارەکانیان چێن ئەمانیش ئۆپۆزیسیۆنن کە ناڵن ئەم هەوڵاتێنەدا مەزرێ ئۆپۆزیسیۆنەکە ناڵێت ئاو کارەبا هەبێت یعنی ئەمانە دەسەڵات کە نایکا لە ڕقی ئۆپۆزیسیۆنە نایکە یەخود نەخێر بە فعلی گەندەڵی سێکتەرەکان و ناوماڵی ئەوانی گرتوتەوە بەڵام ئۆپۆزیسیۆنیان کردووە بیان و چۆنە برایەکەم ئەمە کە قسە لەسەر ئەو مۆزوعی دەکەین یەک حساب هەیە ڕاستە ئەوانەی کە تۆ دەیفەرمووی و ئەوانەی کە 27 ساڵە حکمی ئەو وڵاتەی دەکەن و نایانویستە یان نایانەوێت چارەسەری ئەو وەضعانە بکەن ئەوانە دیارن ئەمن ینی خەڵک پێویست ناکە بە شتێک کە بەرچاوە دەڵێ کە مانگە شەو دیار بوو پێویست ناکە پەنجەی بۆ درێژ بکەین چاکە و خراپەی وان دیارە تاچێت بەڵام بەدبەختی میلەتەکەی لەوەیدایە حیزبێک دروست دەبێت بە ناوی هەر حیزبێکە گۆڕانە کۆمەڵە یەکگرتووانەوەی نوێ تا ئێستا یەکلایی نەبووتەوە وەکو دەڵێ نەتیجەی چ دەبێت بەڵام ئەوەی کە بوو بە فەریاد ڕەچ و بوو بە ئیسای ئەو میلەتەی کە ڕزگاری پێ بەڵام دەبینی ئەوڕۆ 180 پلێک گۆڕاوە و بەرەو دەسەڵاتەوە بەرەو ئەوەیە دەیەوێت چۆن بگاتە شتێک و دەستی لە شتێک گیر بێت. جوانەکەم ڕاستە یەشێتی پارتی هەتا ئێستا هەندێک شتیان کردووە بەڵام ئەوە نیشانەی چیە؟ نیشانەی ئەوەیە ئێمە میلەتێکی برایەکەی خۆم یعنی میلەتێک دوای 27 ساڵ تێنەگا دەنگ چۆن دەدرێت بەڵام لەوەشدا ینی چۆن دەڵێ لەسەری لێشێەوە نازانێت بە چێ بەقابکە نازانێت لەگەڵ بە تەپڵی کامیان هەڵپەڕێ بەردەمێک بوو کە گۆڕان هاتە ساحەکەی و 25 کورسی هێنا کۆمەڵێک دەنگ و هەتا ئەو هەموو خۆ پیشاندانانەکران نیان دەتوانی وەکو کە تۆ حیزبێکی دەتەوێت جەماوەرت هەبێت دەوەرە لەگەڵ خەڵکەکەی مووقیفت هەبێت یعنی ئەتۆ بیر لەوەیەوە لە وڵاتێکدا لە دوای 27 ساڵ لە سەدەی 21 لە ساڵ 2019 تازە دیل بە دیل دەکرێت ئەی محکەمە لەکوێیە ئەی پارێزەران لەکوێن ئەی ئەگەر ڕازەکەن ئەو وڵاتە لەگەڵ ڕێزمدا ئینسانیەتی تێدا ماوە چۆن دەکرێت کەسێک بەخۆی دان پێدا بنێت کە لەسەر کێشەی کۆمەڵایەتی گیراوە بەڵام لە بەرامبەردا 4 کادیری لایەنش کە بگیرێ و دیل بە دیلی پێ بکرێت بەڵام ئەو هەموو حیزبانە هیچیان جورئەتی ئەویان نەبێ بڵند کاکە بۆ وایە ئەی قانون لەکوێیە یعنی زانی هیچ کێشەکە ئەوەیە ئەو میلەتە بەڕاستی هیچ شتێک نییە دەستی بۆ ببا کە جێ قەناعەتی بێ کە ئەو شتەش مووقیفی هەبێ یان ئەو حیزبە مووقیفی هەبێ لەگەڵ خەڵکەکەی دادمێنێتەوە کۆمەڵە خەڵک هەبوو دەهاتە سەر جادەی دەهاتە سەر شاشەی بۆ ئەوەی ئەو ڕۆچۆ لە ئەوروپای ئیقامەی پێوەردەگرێت ینی بەدبەختی و قوربەتەکەی بکە بەشێکی زۆر لە ڕاستیاندا هەیە من ئۆپۆزیسیۆنانەوەک ئەوەی کە حیزبەکان بەو شێوەیە خراپن. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ کاک محەممەد لە سەر و چاوە بەڵام ئۆپۆزیسیۆنیش و هێزەکانیش زۆر گلەی ئەوە دەکەن دەڵێن ئێمە تاو شوێنە دەسەڵاتمان هەیە و دەتوانین چاکسازی بکەین کە هاوڵاتیان لە پشتمان بن گەر هاوڵاتیان لە پشتمان نەبن ئێمە ناتوانین چاکسازی بکەین ناتوانین بەرامبەرام دەسەڵاتە بۆ وەستنەوە چکە ئەوانیش دوجار کۆمەڵێک ئینسان و لە چوارچەوەی کۆمەڵێک پرەنسیپ و کۆمەڵێک شتدا خۆیان کۆ کردوێتەوە بەڵام لە هەمان کاتدام ڕاوسەرنجەی بەڕێزیشتان هەیە کاتێک کە دێتە سەرباسی پێکهێنانی حکوومەت و دابەشکردنی کێکی دەسەڵات بەڕاستی هاوڵاتی ئەمڕۆ هۆشیارە ئەمڕۆ هاوڵاتی چاوی هەموو شتێک دەبینێ هاوڵاتی ئەمڕۆ بێدارە بەقەت سەرۆک وەزیرانی وڵاتەکەی ئاگای
لە شتەکانە کاتێک کە کێکەکەدا بەش دەکرێت لەو حاڵەتەدا وەک بینیمان و دەبینین بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەوەی کە لە خەیاڵیان نەماوە لە کاتی دابەشکردنی کێکەکە ئەو پرەنسیپ و مەبادیئانە بوون کە بە هاوڵاتیانیان ئاشنا کرد بۆی کە بچنە ناو حکومەت وە کورسی دەسەڵات بێنن جێبەجێیان دەکەن بەڵکو تەنها چاو لەسەر ئەم کێکەیە چۆن بیخۆن وا چەندی بەر من و چەندی بەر ئەحمەد و چەندی بەر مەحموود بکەوێت لە ناو ئەم هێزەدا. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم اینجا کە ئێوەی خۆشەویست داتانداوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. شارۆ هیوا دەڵێ خەڵک دەنگێکی لەسەر بوونەیدا دەبێت بەرگەی ئەم قەیرانانەش بگرێت کە ئێستا بەرەوکی گرتووە. ئالان سعید دەڵێ پێویستە سنوورێک بۆ ئەم حکومەتە پڕ قەیراناویەدا بندرێت. هێمن عەزیز دەڵێت دەسەڵات هیچ باکی بەو قەیرانە نییە چونکە خۆیان ناگرێتەوە. کامەران سابری دەڵێ خەڵک ڕاتووە لەسەر قەیران دەبێت وەریا بکرێنەوە. ساکار جەزا دەڵێ قەیران بەس بۆ فەقیر و کەم ئەندامە ئەوانیش نەفەقیرن نە کەم ئەندامن. بەڕێزان لە سەردەمی حکومەتەکەی مالیکیەوە بە دەقیقی ئەو کاتەی کە هەرێمی کوردستان ویستی کە سربەخۆیەکی ئابووری خۆی هەبێ ویستی کە سربەخۆیەکی سیادی و سیاسی خۆی هەبێ لە ناو گەلانی ناوچەکەدا بیریان لە دەوڵەت کردەوە بیریان لە ڕیفراندۆم کردەوە لە سەردەمی حکومەتەکەی نووری مالیکیەوە بودجێ لە ١٧٠ هەبوو نەما ئەم بودجێ بەردرا هەرێمی کوردستان ویستی لە ڕێگەی ئەو نەوتەی کە خۆی دەیفرۆشێت و نایگەڕێنێتەوە بۆ کۆمپانیای سۆمۆی عراقی کە کۆمپانیای سەرەکی فرۆشتنی نەوتی عراقا موچەی فەرمانبەران دابین بکات بەڵام لە هەمان کاتدا کە بودجێ لە ١٧٠ بڕا شەڕی داعش بەرەوکی هەرێمی کوردستانی گرت زۆربەی پارەی داهاتی ئەم نەوتە وەک بەرپرسانی باڵا باسی دەکەن بۆ لانی بەرگری لە هەرێمی کوردستان چوو. لە دوای ئەمەش نرخی نەوت لە هەمان کاتدا 3 بەڵای زۆر گەورە نرخی نەوت دابەزینێکی یەکجار زۆر بە جۆرێک لە ساڵانی 2008 و 9 نرخی نەوت نزیکی $125 بوو بۆ تەنها بەرمیلێک بەڵام لە کاتی شەڕی داعش کە ئەم شەڕە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە نرخی دۆلاردا دەبەزێت بۆ تەنها $25 نزیکی $100 پێشتری لێ بۆتەوە. بەڵێ ئەمانە هەمووی کۆمەڵە گنەهامەتی و نەکبەتی زۆر بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دێنن. ئێستا تا ڕادەیەک باشترە گەرچی بودجەکە ناتوە بەڵام نرخینەوە تا ڕادەیەک بەرز بۆتەوە ئومێدێک ئاهێک بەدڵی هاوڵاتیان و حکومەتدا تا ڕادەیەک هاتووەتەوە و چاوەڕوان دەکرێت کە باشتر بێت. ئەمانە هەموو ئەو قەیرانانە بوون کە لە هەرێمی کوردستانی پێدا تێپەڕی لە هەمان کاتدا هەرێمی کوردستان لە گەرمەی ئەم بابەتانە ڕیفراندۆمێکی کرد کە بۆ جیابوونەوە بوو لە عراق. ئەم ڕیفراندۆمەش بە هەر هۆکارێک بێت کە قسەیەکی یەکجار زۆری لەسەرکراوە سەری نەگەرت ڕیفراندۆمەکە جا ئیتر ناکۆکی ناوخۆیی بێ ئیتر گەلە کۆمەکەی زلهێزان بێ ئیتر ناپاکی و خیانەتکردنی وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکا بێت لە کورد کە دوای ئەوەی کە کورد کەوتە ناو کورد و تەنی قاپەکەەوە ئیتر ئەوان بەجیان هێشتن و بۆ دوژمنان بەجیان هێشتن ئەمانە کۆمەڵێک هۆکاری زۆرن دەکرێت بوو بڵێن کە هەمویان هۆکارن بۆ سەرنەکەوتنی ئەمە. لە دوای ئەمە وڵاتانی دراوسێ سنوورەکانی هەرێمی کوردستانیان تا ڕادەیەکی زۆر گرت تەنها چەند سنوورێکی کەمما بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و هاتنی شتومەک و خۆراک ئەمانە هەموو قەیرانان نەبوون بەڵام لە ئێستادا خەریکە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەسەر هەندێک پرسڕێک دەکەوێت بودجەیەکیان داناوە لە 12.67 کە بودجە بێت بۆ هەرێمی کوردستان کە ئەمە جێگەی ئومێدی هاوڵاتیان ئەگەر بێت و هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان ئەمە قبول بکەن چونکە هەندێک لە هێزەکان نانەوێت ئەم بودجەیە بێ بۆ هەرێمی کوردستان بەڵکو ئەو پارەیە کە لە ڕێگەی فرۆشتنی سربەخۆ دەستیان دەکەوێت زیاترە بۆیە تەنگەژە قەیران دروست دەکەن بۆ ئەوەی کە بەپێی یاسا و بەپێی یاسا لە پەرلەمانی عراق ئەم بودجێ بۆ هەرێمی کوردستان نەیە چونکە ئەگەر بێت و لەم ڕێگە سربەخۆیی کە نەوت دەفرۆشێ زیاتر دەکەون ئاوا باشترە بۆ ئەوان. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئومێدێک هەیە کە داهاتووی هەرێمی کوردستان داهاتوویشی باشتر بێت لە 4 ساڵ و 8 ساڵی ڕابردوو بۆ پێی کە داعش لە عێراقدا بەگشتی نەماوە بە شێوازێکی فەرمی لە سووریاش خەریکە کۆتایی پێدەهێنرێت و ئەم مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان بوون لە دوای ڕیفراندۆم تا ڕادەیەک کاڵ بوونەتەوە هەرێمی کوردستان کۆمەڵێک ئیتفاقی سیاسی لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەگەڵ وڵاتانی جیهانی کردووە
هەموو ئەوانە ئومێدێکمان پێدەدەن کە داهاتووی هەرێمی کوردستان باشتر بن، بەڵام هاوڵاتیان ئەوەی کە جێگەی سەرنجە بەر لە ئەم قەیرانانەش کە هەرێمی کوردستانی گرتبووە 20 ساڵی ڕابردوو ئەم قەیرانانە هیچیان نەبوون. هاوڵاتیان دەپرسن ئەی پێشتر بۆچی چاکسازی نەکرا، بۆچی هاوڵاتیان هەرخۆش نەژیان، بۆی ئومێدێکیشیان نییە لە دوای تێپەڕاندنی ئەم قەیرانانە، لە دوای تێپەڕینی ئەم قەیرانانەش دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئیرادەیەکیان هەبێ بۆ چاکسازیەکی ڕاستەقینەی ڕێشەی لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان بۆی کە ئەم گەندەڵی و نەکبەتی و قەیرانانەی کە بەسەر هاوڵاتیاندا دێن نەمێنن. کاک کەریم لە سەید سادقەوە لەگەڵمانە. کاک کەریم سڵاوتان لەبێت. کورە برا گەورەکەم ئەو خەڵکە ئەسا هەستایان کڕیوە. من خۆم پێشمەرگەم خانەنشینم، من یەک پێشمەرگە خانەنشینم لە دێیەکە 150 نایەسایانەیە. کاک کەریم هاوڵاتیان بۆچی کڕدراون؟ خۆ ئەوان هێزێکی بیانی نین هیچ ناکە، هەتا ئێوارە بڵێ حکومەت خراپە گوێی ناداتێ بە 100 نەفەر و 1000 نەفەریش ناتوانێت داواکاری جێبەجێکەیت. بەڵێ هاوڵاتیان پێویستە چی بکەن بۆ ئەوەی کە خۆیان بکەنەوە بۆی خاوەنی خۆیان ئیرادەی خۆیان بۆ کراوە بە نایاسایی حەقی هەیە بە ویژدانی خۆیان بڕواتەوە. ئەم هەموو گەنجە مەکتەبی تەواو کردووە بۆ خۆی ئەیخولێنێت و یەکێک نییە لێی پرسێ، هەمووی بەرەو وڵاتان بۆی دەرچوو. ئەو کەسیشە دەوڵەمەنەکان مەعاشی بۆ کرا و کەسێکی مەسوولێک ئەناسێ پارەی باسی بۆ کردو کێشەی نییە. بەڵێ کەواتە ئەم قوڕەخەستەی کە گیراوەتەوە بۆ هاوڵاتی فەقیر ئەوەی کە دەستی بە شوێنێک ناگات. باڵێ من زەن ئامەزانم دێکە ئێمە 200 دانەی بۆ کرا و بزنێکێ بر بۆ مەسوولێک ئەیۆ ئەمە پێشمەرگەی فڵانە کەسە و فڵانە دێرینەوە ئەمەیە ئەوەیە هیچی وان نییە. ئێستا حکومەت داواکە لە من ینی بزانێ من کێم داوای لێکەم خۆ بەخوا من فەسڵەکە ئەگەر ئەو قسانێش بکەم بزانێت بەخوا ئەم خەڵکە هەڵ مەسێت بە ئەم وجدانی نەجوڵێت کە ئەم نەهاکێ وەرەگرە فەکە ڕۆمەلاوتی ئەو کەسەی مەعاسی بۆ کراوە ئەگەر زەحمەتی نەکێشابێت پێشمەرگە نەبێ حرام. بەڵێ سپاس بۆ کاک کەریم لە سەید سادقەوە، سپاس بۆ سەرنجەکانی تۆ. بەتەکید وایە کاگاوت لە چوارخوڕنەوە لەگەڵمانە. کاگاوت فەرموون. باش گیانەکەم ئێوارەی بەڕێستان باش. کاگاوت سەرنجی بەڕێستان چیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ فەرموون. وەڵا پێش بەڕێستەکانم کەم ئەگەر لێم وەربگری بەدای لێبردنەوە ڕێستنێکی بچووکم لە زەنابەتەیە بۆ خۆ دەدەقەیە سەدەکەی بە ئەمخەشی خەڵکە پێمایە ڕێگا بە خەڵک دەستەی بکە باشە. ئاماژەم بە کۆمنتەکان کرد دواتر کاتی باش بۆ بەڕێستان هەیە بۆ پێی نزیک بوونەتەوە لە کۆتا پەیوەندی. فەرموون. بەڕێزەکە من تەمەنم 50 ساڵە منێکێکم لەوانە هەموو تەمەنی خۆم لە شۆسکولیاتی سەرکرد لە ساڵ لە 90 کە هاتینەوە جارێکی کەش بە زۆر کەناڵ کەشم باس کردووە کە دەستیان دین و تاوان و بڕۆ و کوڕی خۆیدان کرد لە پێناو پارە من لەو کاتەوە ڕەخنە دەگرم و نووسینم هەیە یعنی 28 ڕەخنیان لێ دەگرین بۆیە من لەو کەناڵەوەی زەنابتەوە دەڵێن کەڵکی ڕەخنەگرتنیان پێوە نەماوە قاچیەکەتی تکا دەکەم لە خەڵک با خەڵک ڕەخنیان لێ نەگرێت با خەڵک ڕەخنان لە کەسێک دەکێت کە ئەوی پێماوە بۆیە من لەو کەناڵەی زەنابتەوە ڕەخنان لەو عیزبانەی دەرەوەی قاچیەکەتی دەگرم ئەگەر لە شتەیە لە کێنایەکەن بەڕاستی خەڵک گرەی لەوان دەکات. کاتی جان تۆ باسە قەیران دەکەی من قەناعەت مایە قەیران لە گۆڕێ نییە. ئەگەر قەیران لە گۆڕێ بووە خەڵک برسی بووە تۆ بزانە لە شارێکی وەکو سلێمانی جەناب کە لە یادەنیشی 700,000 نەفەری کرد. تۆ کاکە 10,000 کەس نایەتە خەڵ پیشاندانە کۆ بێتەوە خەڵک قەیران هەیە ئەگەر برسی نایەتە سەداتە. کاگاوات ئەگەر مەزارم پێ بدەیت کەم دوایە دە خزمەتدام هەر پرسیارێکی یەکەی جواب بدەم. زۆر باشە فەرموو. گیانەکەم ئەم جارە حیزبەکانی دەرەوەی دەسەڵات کۆمەڵ من دەڵێ کۆمەڵ حیزبێکی خۆشم دێ لەگەڵ نییە بووم خەڵکی بەڕێزی تێدایە خەڵکی دکتۆر تێدایە خەڵکی پاک تێدایە بەڵام خەڵک بۆندەکان لێ خۆش نادێت خەڵک ڕەچاویشتی کەسان لێ دەکات کاتیان من ئەو قسانێ من بگەێنە بەسەر باڵا بابزانەوە خەڵک ڕەچاویشتی کەسان لێ دەکات ئەو عیزبانەی دیکەی دەرەوەی دەسەڵات کاکە بە هەموو عیزبەکەتان بە هەموو عیزبەکان حیزبەکانی دەرەوەی پارتیەکەتی بە هەمووان نەیانتوانی 5,000 نەفەر حسێن سایسەس کۆکەنەوە بۆ مەکتەب چەپێنێ چکەستەری مارەکە لەوێ گەندەڵگارە کەورە لەکە لەوێ ئەمڕۆ تەماشا کەسێک کراوە
کە پۆستێکی وا گەورەیە بۆ بیرێ لەو تیدادی کردەوە بە ئەوە بە لێجوانی ئەندام پەرلەمانەکەی خۆتان کات سۆرا عومەر باشە دەبێتە سەر حکومەت دەبێت چی داگیر کات دەبێت دەست بەسەر چی دابگرێت تۆ چ ومێدێتت بە زۆرە کەسانەیە کاکێک گیان بە قوربان بم ئێوە بەڕاستی ناسی وڵا خەڵک با بێتە سەر من لەگەڵتم بەڵێن وڵا دەست ئیزبەکان بەڵام کاکە خەڵک ئەمڕۆ دەیوێتە بینایی ینی ناکەی تۆ دەوێت پێشڕەویان بکەی ئەمجار عیز دەست ڕاست دەبێت تۆ دوو عیز دەست تا معارضی خۆیان ڕاگات کاکە ئێوە لەگەڵ گۆڕان بنش لەگەڵ حکومەتێ خۆشوو دەزانن لە غەیری گەندەڵی فەساد نیە هیچی تێناکەن ئەزار بەداوای بگنیشەوە بەڕاستی کاگاوات کاتی باشم پێدا بەڵام هەتا ئەم کاتێک کە بەڕێزی فتاح قسەی تێدا دەکەن بەنگێکی زۆریشتان هەیە کاگاوات کاتی باشم پێدای کۆتا ئیسلامی دەچن ناکرێت ئێستا ئێوە بەڕاستی ئێگرابوونەوە گە تێکتان ناکەن ئێگرابوونەوە دەستنا حکومەتە گەندەڵەکەی فاسەکەی کاگاوات یەکێک لەو ڕخنانەی کە زۆر جار لە کۆمەڵی ئیسلامی دەگیرێ و زۆر جار وا باز دەکرێت دەڵێ ئێوە دەتانێت بچنە ناو حکومەتەوە تا ئەم لەحزەیە تا ئەم کاتی کە ئێستا بەڕێستان قسەی تێدا دەکەی کۆمەڵی ئیسلامی نەیوتوە دەچمە ناو حکومەتەوە نەشی وتوە ناچم ئەوان دەڵێن دەمانەوێت کارنامەی حکومەت ببینین بزانین چی تێدایە ئەمە قسەی ئەوانە ئەگەر شتەکان باش بوون دەڵێن دەچینە ناوی ئەگەر باش نەبوون دەڵێن ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆن بوون و دەچینەوە ناو ئۆپۆزیسیۆن بەڵام دەکرێ بڵێن هێزێکی دیکە بڕیاری داوە و هەموو شتێکی یەکلای کردوتەوە لە کاتێکدا لە 4 ساڵی ڕابردوودا ئۆپۆزیسیۆنێکی بەهێز بوو لەگەڵ کۆمەڵی ئیسلامی. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کۆتا پەیوەندی ئەمەڵخەی دوانگەی خەڵک وەردەگرم. کاک فاخیر لە هەولێرەوە بەڕێستان کۆتا پەیوەندین هاوکارانم. سلام علیکم. علیکم سلام. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک فاخیر زۆر بە کورتی سەرنجەکانت بگەینی سپاس دەکەم. زۆر بە کورتی ئینشاءالله دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس. بەنسبەت بەرگەی ئەم هەموو قەیرانە کە ملت بەرگەی دەگرێت بەڕای من زیات ئەو ملەتە زۆر زیاتری لەوە بەرگە دەگرێت لەبەوەی نەدەزانێ حەقی خۆی داوا بکە، نەدەزانێ مزاهرە بکە، نەدەزانێ داوای حەقی خۆی بکە. یعنی خوای گەورە دەرێ ئەمن موسڵمانەکی بە قووەتم خۆشتر دەوێت لە موسڵمانەکی بێهێز. بەڵێ یعنی مەقسەدی چیە خوا گەورە لەوەیە کە ئینسان چۆن حەقی خۆی داوا دەکات، چۆن دەزانی داوای حەقی خۆی بکات، چۆن غەڵەتێک دەبینێ چۆن داوای دەکات. زۆر بە کورتی هاوڵاتیان چۆن داوای بکەن. دووتی هەیە لە ئومەتەکەم، دووتی هەیە لە ئومەتەکەم، ئەگەر هیچ نەبوو ملەتەکە فیز بنی. کاک فاخیر چۆن داوا بکەن؟ زۆر بە کورتی سپاس دەکەم هاوڵاتیان، چونکە هاوڵاتیان هەموو میکانیزم و ڕێگەیەکیان تاقی کردەوە بۆ داوای مافەکانیان، بەڵام لە نێوان ململانەیە حەزبیەکاندا ئەوان بوونەتە سوتەمەنی. هاوڵاتی چۆن داوای چاکسازی و ئاو و کارەبا و هەلی کار و موچە و ئەو بابەتانە بکەن، بە چ زمانێک قسە بکەن بۆی کە دەسەڵاتداران لیان تێبگەن و بۆیان جێبەجێ بکەن؟ والله بەڕاستی یعنی ئەو ملەتێکی ئەوەندە فەقیرە، یعنی ملەتی کورد ئەوەندە فەقیرە، یعنی نازانم برێن چۆن داوای دەکەن. بە هەموو نەوعەتی ڕێگاکانمان تاقی کردەوە. یعنی ئەتوەرە کەم ئەندام مزاهرەیەکی لە پێش پەرلەمان سواری کوێیەکەیان کردن، سواری کوێیەکەیان کردن فڕۆیاندان. باشە ئەگەر کەم ئەندام هەڵهادێ بکەن بەبێ ئینسانی مزاهرە بکاتیری لە هەولێرەوە من بەڕاستی من بە کورتی دەرێم ئەو ملەتە هەرچی لەگە بکری حەقی خۆتی کەس نەبێ حکومەت خراپە، ملەت خراپە لەبەڵێ لە هەموو شتێکی خۆمان کردن. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک فاخیر لە هەولێرەوە کۆتا پەیوەندی ئەمەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو بوورە کاتم نەما. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێزان هیچ کاتم نەماوە تا بەیگەیشتنەوە لە ئەڵخەیەکی دیکەی دوانگەی خەڵک و وەرگرتنی سەرنجەکانیەوە لەسەر تەوەرێکی دیکە هەموو لاکتان بەخوای باڵا دەست دەسپێرم. خواتان لەگەڵ.